ئەمڕۆ ڕۆژێکی خۆشە، خۆشیەکەی ئەوەیە هاتە سەر ناخۆشیە سەختەکەمان. بەڕاستی دادگا، حکومەتی هەرێم، دام و دەستگای گەرمیان هاوکاریە عەدالەتی جوانیان نیشاندا. ئەمە ئیمڕۆ ئەو ڕۆژەیەکەوە ئێمە هەدەفمان بوو لەسەر حەق، نەحەقینە لەسەر حەق ئیسپاتیان کرد و ئیمڕۆ ئێمە گەورەترین دڵخۆشیە بۆ ئێمە. کاگا بۆ ئەوترێت لە پێش ئەوەی کە دادگایەکە بکرێت داوای سوڵحی عەشاری لە ئێوە کراوە نەکریا، نایشیکەی هیچی نێکمان نییە لەگەڵ کەس و کاریانە بە هیچ شێوە، نەک لەگەڵ باوکیان لەگەڵ برایان بەو شەرتەی وتمانە هاوکاریان نەکەن. بەڵێ بەڵێ ئەوەی ئێمە بەڵام تەنفیز بکرێ، بەڵام تەنفیز بکرێ لەبەرەوەی بێتە نمونەی خەڵکی خراپتر وەک ئەمان. بڕیارەکان بڕیاری دروست بوو، برایەکی ڕاست بوو، ئێمە پێی ڕازین. بڕیارەکە داواکەین جێبەجێ بکرێ، فەرمانەکە جێبەجێ بکرێ. داوا لە سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم و جێگرەکەی و ئەمانە کارێکمان بکەن با جارێتتر خەڵتاوان لەم جۆرە ئەنجام نەدا. داواکانی بەس ئەوەیە جێبەجێ بکرێ، بڕیارەکەی دادگا جێبەجێ